لە چەند ڕۆژی ڕابردوو وەفدێکی حکوومەت یاریمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان سەردانی وڵاتی ئەمریکای کرد. دوای کۆبوونەوەیان لەگەڵ لێپرسراوانی باڵای ئەمریکا حکوومەتی ئەمریکا ڕەزامەندی دەربڕیوە بۆ هاریکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بە بڕی 415 میلیۆن دۆلار بەبێ هیچ مەرجێک. قوبات تاڵەبانی لە دیداری ڕۆژنامە نووسانی کوردستان ڕایگەیاند سەردانەکەمان بەرهەمدار بووە بە ئەمریکا ماوتووە قەیرانی دارایی کاریگەری دەبێت لە سەربەرەکانی شەڕ. 415 میلیۆن دۆلار هاوکاری ئەدرێتە پێشمەرگەی کوردستان. ئەوە ڕقەمە فەرمیەکەیە. پێشتری 65 میلیۆن دۆلار موافقەت کرابوو بۆ هەندێک پێداویستی تایبەت بۆ هێزی پێشمەرگە. وەفدەکەی هەرێم لەو سەردانیان بۆ ئەمریکا لەگەڵ نوێنەرانی کۆشی سپی وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری وەزارەتی خەزانەی ئەمریکا کۆبوونێتەوە لە ناوبردنی داعش و ئازادکردنی مووسڵ و قەیرانی دارایی ئەولەویەتی گفتوگۆکانی هەرێم و ئەمریکا بووە. قوبات تاڵەبانی وتی بۆ ناردنی هاریکاریە داراییەکان چاوەڕێی ئەمریکا دەکەین کە بە چ میکانیزمێک بۆمان ڕەوانە دەکات. ئایا گارانتی ئەدرێت لەوەی کە هاوکاریەکان بگەنە شوێنی خۆیان؟ ئەمە بۆ ئەو لایەنەیە کە هاوکاریەکە ئەدات کە لەمایانە ئەمریکایە، بۆیە ئەبێ ئێمە ئەوان بەڵێنیان بە ئێمە داوە کە ئەو هاوکاری کە دەستی شان کراوە بۆ هەرێمی کوردستان بگاتە هەرێمی کوردستان. جێگری سەرۆکی حکوومەت هەرێم ڕایگەیاند بۆ هاریکاریە ئەمریکا قەیرانی دارایی هەرێمی کوردستان کۆتایی نایەت، بۆیە دەبێت وڵاتانی تری شاریکارمان بن و وتیشی ئێمە دەستمان کردووە بە چاکسازی لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەت هەرێم و بۆ هۆیشەوە کورتێنانی بودجەمان لە ماوەی مانجێکدا لە 400 میلیۆن دۆلار کەم کردوتەوە بۆ 100 میلیۆن دۆلار. هاوکاری ئەمریکا لەم دۆخەیە لەم کاتەیە بە هەنگاو و هەڵوێستێکی گرنگی زانین کە ئەتوانم بڵێم بەشێک لە کێشە دارایی و ئابوووریەکانی کوردستان چارەسەرەکە، بەشێک ناڵێم هەمووی. لە کۆتاییدا وەزیری ناوخۆی حکوومەت هەرێم ڕایگەیاند ئەمریکا جگە لە هاریکاریکردنی هێزی پێشمەرگە لە ڕووی داراییەوە چەک و تەقەمەنیش بە پێشمەرگەک دەدات و مەشق و ڕاهێنان بە دوو لیوای کوردستان دەکات. وتیشی ئێستا نزیکەی 7 وڵات سەربازیان لە هەرێمی کوردستان هەیە. داواشمان لە ئەمریکا کردووە دوای ئازادکردنی مووسڵ هێزی هاوپەیمانان لە ناوچەکە بمێنێتەوە تا جارێکی تر گروپی تیرۆریستی هاوشێوەی داعش دروست نەبنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.